ئەم کاتتان باش و سڵاتان لەبێ بینەرانی کەناڵی هیوا جارێکتر لە پرۆگرامێکی تازە پێتان دەگەینەوە لەم گفتوگۆیە ڕاستە و خۆیەدا لەبارەی پرسی ڕاپەڕین و خۆپشاندانەکانی ئێران گفتوگۆ ئەکەین. تایتڵی بەرنامە یان عینوانی سەرەکی بەرنامە بریتی دەبێت لەبارەی ئەوەی کە بۆچی ژنان حیجاب یان لە چەک فڕێدەدەن و سەرمەشقی ڕاپەڕینەکانی ئێرانن بە گشتی و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لەبارەی بەردەوامی خۆپشاندانەکانی ئێران بە تایبەتی ڕۆژ بە ڕۆژ کەڵپەی ناڕەزایەتی و خۆپشاندانەکان لە بەرزبوونەوەدایە. چەند پرسیارێک لەم بەرنمەیە گفتوگۆ دەکەین، ئەویش ئەوەیە چی دەگوزارێت لە دۆخی ئێستای ئێراندا، ئەوەی دەگوزارێت دەکرێت چی ناو بنین، بۆچی ژنان بە تایبەتی و گەنجان بەگشتی بەشداری و سەرمەشقی تێکۆشانێکن بۆ گۆڕینی ڕژێمی ئیسلامی ئێران و ئەوەی پێی دەوترێت سیستەمی ویلایەتی فەقێ، بۆچی دوای 40 ساڵ لە فەرزکردنی دەسەڵاتێکی دینی ئەمڕۆ بە جۆرێ لە جۆرەکان دەتوانین بڵین ژانی لەدایکبوونی کۆمەلگایەکی تر یان ئەوەی پێی دەوترێ مؤشر و ئندیکیە ئاماژەی لەدایکبوونی کۆمەلگایەکی تازە دەتوانین ببینین. بۆچی لە هەناوی دەسەڵاتێکی دینی ئێمە کۆمەلگایەکی سیکۆلار دەبینین، داهاتووی ئەم جۆرە ڕژێمە داخراوە دینیانە بەرەو چێ دەڕوا لەم بارودۆخی ناوچەکەدا، کاریگەری ئەوەی ئێستا لە ئێران دەگوزارێ چی دەبێت لەسەر هاوشێوەکانی یان ڕژێمە نزیکەکانی لە خۆی لە تورکیا و لە سعودیا و لە ئەفغانستان و لەوانی تر بە جیاوازیەکانەوە. خواستی ئەوەی ئێستاە چ جۆرە خواستێکە. ئێمە ئەم شەپۆڵە لە ناڕزایەتی چی بە دوای خۆیان دەهێنێ. گفتوگۆی ئەم تەوەرە بە تایبەتی با بڵێن چوارچێوەی سەرەکی بەرنامە لەگەڵ هاوڕێ سەدیقا محەممەدیە دەکەین کە لە ڕێگای ئینتەرنێتەوە لە دەرەوەی وڵات ڕاستەوخۆ لەگەڵمانە. هاوڕێ سەدیقا ئەم کاتە و باش سلااوت لێبێ و ماندوو نەبی، ئەزانم چەند ڕۆژێکە ماندوون بە هۆی مشارەکەکردن لە کۆنفرانسێکەوە هەر پەیوەست بە مەسلەی ڕێخستن و ئامادەکاری بۆ گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی لە ژیانی جڤاچیدا. زۆر خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستان بۆ یەکەم جارە گفتوگۆ ئەەکەین. شێوازی بەرنمەکەمان بۆ بینەران و بۆ جەنابی شت کە بە شێوازەکە بێ بە جۆرێک لە تیبەیت و گفتوگۆ دەبێت لە نێوان من و بەڕێستان لەبارەی ئەو پرسانەی کە ئاماژەمان پێکرد. یەکەم تەوەر لەبارەی ئەوەی کە پێم باشە لە جەنابتەوە دەست پێ ئەەکەم لەبارەی ئەوەی کە ئەوەی ئێستا دەگوزارێ لە ئێران چی دەگوزارێت، چی ناودەنی تێگەشتنی جەنابتان لەم بارەیەوە چییە؟ سەرەتا سڵام هەیە بۆ جەنابت و هاوکارانی بەرنامە و هەروە بینەرانی بەرنامەوە سپاسدانەکەم کە من بانگێش کراوم بۆ ئەو وتوبێژە و پێش ئەوەی بچین ناو بابەتەکە باتەوەجو بەوەی کە خەڵکێکی زۆر ئەزیزیان لە دەستاوە لە کوردستان و لە باقی نقاتی ئێران خەڵکێکی زۆر بریندارن و یا مناڵیان کەوتوتە زیندانەوە. سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی و گیانبەخت کردوانەکەم و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان و هیوای ئازادی و ڕزگاری بۆ کەسانەی کە لە زیندانەکاندا. دیارە پێشتریش هەر لەسەر ئەم مۆزوع بەرنامەتان بووە و خەڵک لە کوردستانە پشتیوانیان کردووە. من لێرەوە ڕێز و سپاسی خۆشم بۆ ئەو پشتیوانیانە چ لە کوردستان لە سلێمانی و لە باقی نقاتی دنیا لە خەباتی لاوان و ژنان و خەڵکی کوردستان و ئێران کراوە. من سپاسیانەکەم و ئەو شتێک کە ئێستا بە بەرچاوەگەێت لە مقایسە لەگەڵ چەند ساڵەوە پێشەوە کە چەند ئاخیزی تریش لە ئێرانە ڕوویداوە، ئەگەر سەرەتا شەپۆلێکی ناڕزایەتی بوو ئێستا وردە وردە بۆتە ئاخێزێکی شۆڕشگەڕانە کە واردی چوارەمین هەفتەی خۆی بووە.
وعلى رغم ئەوەی کە سرکوت هەیە لاوان منداڵان حتا منداڵی 4 ساڵە کوژراوە ئەبینین کە خەڵک نەچوونەتەوە ماڵی خۆیان و درێژە دەن و لە مقایسە لەگەڵ ئاخێزەکانی پێشوە تایبەتمەندیهای خۆی هەیە. من ئەگەر بمەوێت ئەو تایبەتمەندیانە باس بکەم، یەک زۆر ڕادەی بەشداری ژنان زۆرە، لاوان یەکجار زۆرن و لەواقع نەسڵێک کە بینی 20 تا 25 ساڵ تەمەنیانە و حتا مناڵتر لەوەیشە هاتوونەتە مەیدان چ لە کوردستان و چ لە ئێران، یعنی لە ئاستێکی سەراسەریە خەباتی خۆیان گرێداوە بەیەکەوە. ئەو پاڵپشتیە کە کوڕان و پیاوانی گەنج ئەیکەن لە خەباتی ژنان زۆر بەرچاوە و زیاتر لە 22 ڕۆژە کە ئەم ئاخێزە درێژەی هەیە دیارە سەرەتا بە ئەعتراز بە کوژرانی مەحسا یا ژینا ئەمینی دەستی پێکرد لە مەراسمی هەر لەبەر خستەخانەی کەسراوە خەڵکی ئەترازیان دەستی پێکرد ئەو ڕۆژەی کە دوای 2 ڕۆژ کۆما جەنازەکەی مەحسا بالاخره ڕایانگەیان کە گیانی لەدەستاوە. ئەلبەتە لەوەی خەڵک کەمتر بوو، بەڵام لە مەراسمی ناشتنەکەیە لە سەقز ئەترازێکی زۆر بوو کە دوایی هاتە سەر شەقام چوونە بەر فەرمانداری سەقز و درێژەکەی چوو بۆ شارەکانی تر. لەم حرەکەتە ژنان لەواقع ئاڵای ئیسلام و ئاڵای حکوومەتی 43 ساڵە یا 43 ساڵ و نیوە کە بۆ 44 ساڵی جمهوری ئیسلامی چێکە حجابی ئیسلامی بێ لەسەری خۆیان لایەن برد، خستیانە ژێر پێ، ئاگریان تێبەرداوە لە خیابانەکان و سەر شەقامە ئێعترازەکەی خۆیان بەبێ حجاب ئێدامەدا بە جەسارەتەوە نەترسان. و دیارە ئەم گەنجانیان لە شرایطێکە لەدایک بوون کە سیستمی ئامۆزش و پەروەرش و فێرکردن و بارهێنان بەدەستی ئەم حکوومەتە بووە. لە باوکو دایکەکانیشیان حتا ممکنە لە ئەم ڕژیمە هات بێتن دنیا و ڕژیمێک کە قەوڵی دابوو کە بە ئیسلاح شرایطی فراهەمکە ئەو بەرق و نازانم ئیمکاناتی ژیان بۆ خەڵک دابین کە وەختی ساڵی 79 هاتە سەرکار ئەبینین کە لە توولی ئەم 43 ساڵە جگە لە بێحقوقی و بێمافی بەتایبەت بۆ ژنان هەژاری بێکاری لە حدودی زیاتر لە 40% لاوانی بینی تەمەنی 15 ساڵ تا 29 ساڵ بێکارن، گرانی و مناڵانی کار ئاوسان و تەوەڕۆم 40% مەوادی غەزایی و باقی هەزینەکان و خەرجەکان کرێماڵ. ئەبینین سەرکوتێکی لە ڕادەبەدەر کە ئینسانێک گیانی خۆی لەدەستدا بە خاتریەوەی 4 قژی ممکنە هاتبێت دەرەوە لەژێر سەرپۆشەکەیەوە. دیارە ئەم بێمافیانە بەجێگەی خۆی، بەڵام یاسای شەریعە و دخالەتی دین لە دەوڵەتە ئەمە زیاترین کۆتوبەندی بەستووە بە دەستوپای کچان و ژنانی جوانەوە کە بە ئومیدی ژیانێکی باشتر حتا تەحسیڵەکەن کارەکەن. ئەبینی حکوومەت هیچ ئیشێکی بە ئەوان نییە و گەرەکیە بەرەو 14 قەرنی لەوە پێش بیانگەڕێتەوە، یعنی ئاگاهی و زانست و جەهانی بوونی داخوازەکانی لاوان ئەوانی بۆ پێشەوە بردووە حکوومەت سعیەکە ئەوان بباتەوە بەدواوە کە ئەم دوانە لەگەڵ یەک نایەتەوە، تەباییان نییە پێکەوە. بۆیە نەسڵ و جیلێکە ئەمڕۆ لە شەقامدایە ناڕزایەتی خۆی بەم شکڵە دەرەبڕێت کە خواستەکانی جیهانیە وەکو لاوانی وڵاتانی پێشکەوتوو لەباری سەنعەتیەوە لەباری خەبات و مەدەنیەتەوە بژی، بەڵام ئەو حکوومەتە گەرەکی خەڵکەکە بگەڕێتەوە بۆ دواوەوە. ئەم تووڕەیە لەواقع تەنها تووڕەیی بە نەبوونی ئازادی انتخاب و هەڵبژاردننی پۆشش و جلوبەرگ نییە، بەڵکو ئاوات و داخوازەکانی ئەم نسڵە کە ساڵهایە لە دڵیانە ئەنوای ئاوات و ئومیدیان هەیە بۆ ئازادی، بۆ بەرابەری، بۆ ڕەفاه و ژیانێکی خۆش، بۆ داهاتوویەکە ئیشیان ببێ، کاریان ببێ، بتوانن خانەوادە پێک بێنن، بتوانن تەمین بن. هیچ کام لەو ئاواتانە بەدی نەهاتووە، داوای هەرچێکیان کردووە سەرکوت کراون و هەمووی لە دڵیانە کۆکراوەتەوە. لەواقع ئێستا وەختی تێنە سەر شەقام ئەبینن جگە لە زەنجیرەکانی دەستیان هیچیان نییە لە دەستی بدەن، بۆیە ئاوا بدڵاوەڵایە و دێن و داخوازەکانی خۆیان مەطرحکەن و ئەو هەموو تەنەفر و ئینزجارەکە
کۆبووەتەوە لە دڵیانە بەم شکلە نیشانیەدەن هێرشەکەنە سەر مۆتۆر سوارەکان ماشینی گەشتی ئێرشاد بانگەکان یا مەزگەوت یا چوزانە ماڵی ئیمام جومعەکان دەفاتر و حتا لە سنا دوێنێ ڕۆژی شەممە هێرشیان کرد سەر کەڵانتەریەک ئاگریان تێبەرداوە و بەداخەوە هەر دوێنێ سێ کەس بناوەکانی محەممەدی ئەمینی داریوش علیزاد و پەیمانی منبەری لە سنە کوژراون لە شاری زاهدان لە بەلوچستان زیاتر لە 100 کەس قەتلی عام کراوە لە مەجموعە 200 کەس زیاتر تا ئێستا کوژراوە هەمووشیان گەنج و جوان بوون سەدان کەس بریندار و بازداشت کرەوە هێستا باوکو دایکەکانیان لەبەر زیندانەکانە داوای ئازادبوونیانەکەن و ئەم حرەکەتە چووەتە زانکۆکان ئێستا مەکتەبەکان و محەسڵ و تەلەبەی مەکتەب هاتووەتە پشتی مامۆستاکانمانیان گرت و ئەترازەکە لە واقعا لە زیاتر لە 100 شاری ئێرانە درێژە هەیە. ڕاست دەسەکانت خۆش ڕاستیدا یعنی چەند لایەنێکت باس کرد من هەر بۆ تەواوکردنی ئەم تێگەیشتە لەبارەی تەوەری یەکەم کە چی دەگوزەرێ لە بارودۆخی ئەمڕۆی ئێران بەگشتی و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارەکانی ئێمە ئەگەر ئێمە تەمەشای با بڵێن دابەشبوونێک بکەین یان جۆرێک لە مەسلەی دابەشبوونی هێزە سیاسیەکان لە ڕووی با بڵێن ئەو بزافە کۆمەڵایەتی هەیە لە ڕووی تەمەنەوە و هەروەها لە ڕووی ڕەگەزەوە و لە ڕووی ناوچەی جوگرافیەوە ئێمە ئەمڕۆ شایەت حاڵی بزافێکی گەورەی کۆمەڵایەتی سیاسی تازەین کە لە هەناوی سیستەمێکی سیاسی ئابووری ئایدۆلۆژی لەدایک دەبێ بۆ دەستکاریکردنی ئەو بارودۆخە سەپاوی کا هەیە وەک جەنابەت ئاماژەت پێکرد لە دوای زیاتر لە 40 ساڵ لە شۆڕشی هەفتانۆ لە ئێران ئێمە لە سەردەمانێکە کە هەر لەم شۆڕشە داواکردن بۆ ئازادیە دینی و ئازادیەکانی تر جۆرێک لە با بڵێن لە چەک لە سەرکردن حیجاب لە چەک لە سەرکردن جۆرێک بوو لە ڕوبەڕووبوونەوە ئەو وەختە بەڵام دوای 40 ساڵ ئێمە ئەمجارە حاڵەتەکە بە پێچەوانە دەبینین ئەویش بریتە لە فرەدانی حیجاب دەبێتە ئەمڕۆ لە ڕاستیە فرەدانی حیجاب بۆ خۆی ڕەمزە دەلالەتێکی سیاسی فکریە لە تعبیرکردن لە بارودۆخێکی مێژووی دیاریکراو کەویش لە ڕاستی ئەویش بریتە لەوەی کە ئێمە ئێستا شاید حاڵی بارودۆخێکین کە هەموو ڕژێمە دیکتاتۆرەکان هەموو ڕژێمە با بڵێن داخراوەکان کۆتاییان پێدەیە بەڵام یعنی پرسی کۆتایی پێهێنانیان لە ڕاستیە بە پێی ئەوەی ئێمە لە ئەوەی پێی دەوترێ مادیەتی تاریخ فێری بووین ئەوەی لە دیالکتیکی تاریخ فێری بووین کۆتایی پێدەیە بەڵام پرسی کۆتایی پێێنانەکە بەسراوەتەوە بەکات و بە بارودۆخێکی تایبەت ڕەنگە بەهۆی ئەو هەژمونە زۆرەی کە ئەمڕۆ تەکنەلۆژیا و ڕاگەیاندنی سیستەمی سەرمایه‌داری و لیبراڵیەتی نوێ لە ناوچەکە لەسەر زەهنیەتی ئێمەیە هەندێک جار خەونی بینینی با بڵێن سبەینێکی تر دنیایەکی تر هەندێک جار بەشێک لە کۆمەلگا تەنانەت قودرەتی بینینی ئەو خەونشی لەدەستدا بێ بەڵام ئەگەر سیر بکە یاڕۆ سەدیقە ئێمە یعنی کاتێ سیرمان کرد هەنگاو بە هەنگاو خۆپشاندانەکانمان بینی من لە زۆر خەڵک کە مناقەشەمان کرد لای خەڵکانێک یعنی جۆرێک بوو لە باوەڕ نەکردن کە ڕژێمی ئێران بەو گەورەی خۆیەوە بەو ڕێکلام و تەرویجەی لە ڕووی استەخبارات و هێز و دەسەڵاتەوە کە دەخالەت و تەدەخولی نەک لە ناوەخۆ هێزی نەک لە ناوەخۆی ئێرانە هەبوو بەسەر سڤیل و هاوڵاتیانی لە عێراقەوە بگرە لە سووریاوە بگرە لە وڵاتانی عەرەبی لە یەمەنەوە بگرە لە لوبنانەوە بگرە بەشێک لە وڵاتە هەیمەنەی ئەم وڵاتە بەسەر هەموو ئەم وڵاتانە بوو بەزەوەی بینیمان لە ڕاستیە بینیمان کە کاتێ لە نەتیجەی ئەم 40 ساڵە لە ڕاستیە کۆمەلگای ئێران کۆمەلگایەک نەبووە دانیشی و ڕەوڕەوەی تێکۆشان ئەوەی پێدەوترێ ڕەوڕەوەی تاریخ مێژوو نەوەستاوە لە ماوەی ئەم 40 ساڵە بە پێچەوانەوە لە دۆخی جۆرێک لە کەڵەکەکردن بووە
بۆ گۆڕانکاری سیاسی ئابووری کۆمەڵایەتی. بۆ بە تێگەیشتنی من ئەوەی ئێستا لە ئێران ڕوودەدا پێش هەموو شت بۆ خۆی زلەیەکی گەورەیە لەو جۆرە لەم مۆدێلە لە سیستەمی سیاسی ئابووری داخراو کە ئەمە لە ڕاستیە توانای بەردەوامی بوونی نییە. ئەم تێگەیشتنی من لە ڕاستیە ئەمە بەمانەی ئەوە نییە من جۆرێک خەیاڵی ئەوە بکەم بڵم بەیانی ئێمە هەڵەسینەوە سۆسیالیزم لە ئێران لە دایک ئەبێ. ئەمە لە ڕاستیە بەممانایە نایە، بەمانەی ئەوەش نایە بڵێم بەدیهێنانی کۆمەلگایەکی سۆسیالیستی دۆخێکە مەحاڵە لە باردۆخی ئێران و لە ناوچەکە. واتە ئەم تێگەیشتنی من لە ڕاستیە لە نێوان ئەم ڕەش و ئەم سپیە نییە. بە پێچەوانەوە هەڵسەنگاندنێکە بۆ دۆخێکی تاریخی، هەڵسەنگاندنێکە بۆ قودرەتی ئەو هێزە سیاسیە ئەو بزافە کۆمەڵایەتیە کە لەم مەرحەلە تاریخیە چ هێزێکە چ ئاسێک دەتوانێت گۆڕانکاری لەو کۆمەلگایە بکە و لە بەرامبەر ئەوەیە ئەویش پرسێکی تر دێتە پێشەوە. ئێمە ئەم ڕژێمە ئەمڕۆ لە تووشی بنبەست گەیشتووە و بۆتە سەر ئێشە نەک بۆ خۆی بۆ ناوەخۆی با بڵێن هاوڵاتیانی، بەڵکو بۆ باشووری کوردستان و بۆ ناوچەکە. تەنانەت ئەم فۆرمی لە دەسەڵاتدارێتیە لە دوای با بڵێن ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ڕەگوو ڕیشە مێژوویەکەی لە سەردەمی حەسەن بەناوە لە مەسر و لەو ناوچانەوە کە دێ تا دەگاتە ئێستا لە ڕاستیە بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵ تەوازن و گۆڕانکاری هێز لەگەر جۆرێک لە تێکەڵاوکردن لە هەندێک وڵاتی لە مەسر لە ماوەیەک توانی با بڵێن بەردەوامی پێبدا. لە سعودیا ئێستا دەبینین لە نێوان دابەشکردنی هێز لە نێوان سەلەفیزم و وەهابیەکان و دەسەڵاتی ئال سعود بە جۆرێکی تر ئەم گۆڕانکاری کرا و ئێستا لە نەتیجەی ئەم فشارە ئەویش دێ گۆڕانکاری لە خۆیەکە و ئێمە لە هەواڵەکان دەیبیستین کە دەڵێن لە چەک لەوێش هەرگیراوە. و لە تورکیا و لە نمونەی دەوڵەتی ئیخوانی کە هەوڵی داوە ئەوەی پێی دەوترێ ئیسلامیکی سیاسی شیلتێن بێ یان نەرمتر بێ بۆی بتوانێ ڕێ بکاتن، ئەویش ئێستا ئێمە دەبین لە بەردەم چ گۆڕانکاریدایە و شۆڤینزمی دینی و قەومی ئەمڕۆ لە بەرامبەری چ تێکۆشانێکی دوور و درێژەیە. بۆیە بە تێگەیشتنی من ئێمە لە خاڵێکین ئەویش بریتە کە فەڕستکردنی یەک مۆدێل لە ژیانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئایدۆلۆژی لە ژێر هەر ناوێکی دینی یان غێر دینی بی لەسایی ئەم گۆڕانکاریانی لە کۆمەلگا هەیە لە ڕاستیە توانای بەرگەگرتنی نییە. ئەمە لە ڕاستیە بۆ هەموو ئەو هێزە سیاسیانەش ڕاستە هەندێجا لە ژێر تایتڵی هێزی تەنانەت لە بەشێک لە وڵاتانی کۆریا وڵاتانی تر لە ژێر تایتڵی چەپ و کۆمەنیزمە یان لە شوێنی تر لە ژێر تایتڵی قەومی و حاڵەتی ترە لە ڕاستیە درێژەیان بە جۆرێک لە دەسەڵاتی سەپاتن داوە. خاڵی دووە ئەگەر کۆمنت لەسەر ئەم تێگەیشتنە نەبێ پێم خۆشە داخلی ببین ئەویش ئەوەیە دوای بریتە لەوەی کە بۆچی ئەمڕۆ ژنان حیجاب فڕێدەدەن و بۆچی گەنجان و با بڵێن گەنجان ئەوەی ئەو تەمەنەی جەنابەت باست کرد لە بیستەکانەوە بەسەر و بۆ خواردتر لە هەرزەکارەوە ئەم ڕۆبوونەتە هێزی گۆڕانکاری کۆمەڵایەتی. واتە ئێمە ڕوبەڕووی دیاردێک ئەبینەوە ئەویش پێی دەوترێ یعنی ئەویش دیاردەی لەدایکبوونی هێزی کۆمەڵایەتی تازەیە کە قودرەتی هەیە ببێ بە هێزە بۆ گۆڕانکاری سیاسی و کۆمەڵایەتی. جا پرسیارەکەوەیە بۆچی ژنان داوای فرەدانی حیجابەکان و ئەو هێزە کۆمەڵایەتیانە چین ئەمڕۆ لە ڕاستیە قودرەتیان هەیە بۆ گۆڕانکاری. بەڵێ دیارە تەوزیحاتێکی مفەسەڵتان دایەوە هەر کام لەو بابەتانە چ ئیسلامی سیاسی چ کۆمونیزمی نەوعی شەوروی سابق و چینی ئێستاوانە گشتیدانە دەنە جێگەی بەحسە ئەوە کە لە کورە وەزعیەت چۆنە ئەوە کە ئیسلامی سیاسی چیە کە عەرەبستان وەزعیەتی چۆنە. دیارە داخوازی حکوومەتە بۆژواییەکان سەرمایەداریەکان ئەوەیە کە بەدین و بە نەتەوە خەڵکەکە دەستەبەندی بکەن و لە قازانجی دین و سەرمایەدایەکە ژن لە پیاوجیا بکەنەوە ژن بکەن بە کۆیلی پیاو بیکەن بە مڵکی پیاو
و ئەو تەفرەقە کە لە بین ژن و پیاوە دروستیەکەن و لە بین چینی هەژار و چینی دەوڵەمەندا دروستیەکەن و مەسائلی فەرهەنگی ئەو خەڵکە وا تووشی مەسائلی ناوخۆیان بکەن کە بە قەولی کوردیڵێن نایان پەردێژێتە سەرەوەی کە داوای لەوە زیاتر بکەن تۆشەی ئەفغانستان بکەن چۆن تاالبانیان هێناوە چۆن شیعە و سونیان لەوێ بەرداوتگیانی یەکیە ئێران بۆ ئەوەی ئەو هلالی شیعەیەی خۆیت تەوسعابدا ئێرانی وێران کرد تاڵانی کرد جگە لەو بەشێک کە سەرانی حکوومەت و سوپای پاسداران و دەم و دەستگای حاکمیت هاتوانیان ئەوڵەن درۆیان کردە خەڵکەکە قەرار بوو وەکو دەروێشێ بژین سادە بژین بەڵام ئیسا بینی ئێران بە مناسبیەوە نازانن مناڵەکانی خۆیان تیا گەورە بێ بە هەزاران مناڵەکانیان نردوتە ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی و بە پوڵی ئەو خەڵکە خەریکە مناڵەکانیان خۆشگوزارانیەکە بەڵام لە عەوەزی ئەوە تا حەزکەی لەسەر مەحدودیەت دروستکردن بۆ خەڵکی عادی سەرکوتی زۆر بە اختصاصی بودجە و هەزینەیەکی زۆر بە کۆنتترۆلی ئەو مردمە لە کۆنتترۆلی پەیامە شخصیەکانیانەوە بگرە تا ڕفتار و حرکاتیان لە ماڵە هی ژنان بەتایبێت لە کۆمەڵگادا و بە خشونەتێکی دەوڵەتی کە نسبەت بە ژنان دایناوە بە قوانین و یاسای شەریعەت ئەم ژنانە ڕۆژ بە ڕۆژ فشاری زیاتری بۆیان هێناوە ئیتر سڵاح ئەڵەن تا ئێریان هاتووە گەیشتوتە گیانیان ئەڵێن لەوە زیاتر بە تەمایە چیمان لێ بکە کچێکە لە بنەماڵەیەکی سیاسی و ئاگاه و وریا دەترنیا خۆی جەسوورە داخوازیەکانی هەروە عەرزم کرد جەهانیە خۆی لەگەڵ کچان و ژنانی وڵاتانی پێشکەوتووی سەنعەتیان مقایساکاتەوە کە متالباتەکەی هەلو سەتا نیوەی کۆمەڵگان کە ژن و کچ بێ بەم شکلە چەوساندویێتەوە ئەگەر ملەتێکی بندەستە ئەگەر چینی کرێکار و چینێکی بندەستە و ئەگەر جنسیەتێکی بندەستە لە سێلاوە ژنان ئەچەوسێنەوە ئیتر تحملیان لەوە زیاتر نەماوە بۆیە ئەم بەیرەقە ئەم ئاڵا کە حجابەکەیە کردوێتە نمادی حاکمیەتی جمهوری ئیسلامی وەلفڕێدا ئەڵێ من یعنی جنێوەدەن خراپە ئەڵێن لە خامنەییەوە بگرێت لە خومینیەوە بگرێت تا سوپای پاسداران تا ڕئیس جمهور وە کولی حاکمیەت ئەڵێن ئێمە ئازادی مانگەرەکە لە تەنیشتی ئەوەش بەرابەری مانگەرەکە بەرابەریەکە ژن و پیا و بەرابرە ناکرێ ژن بەهۆی جنسیەتیەوە تۆ بە کۆیلەوە بە جنسی دوو حەساویکیت و دوو ژن شەهادەتی بەرابەری پیاوێ بێ ئرس و نازانم ئەگەر ژنێکە کوژرێت ئەبێ خانەوادەکەی بە ئەنازەی خوێنی ژنێکی تریش پارە بدەن بۆ ئەوەی کە ببێ بە ئەرزشی پیاوێ بە سڵا گەرگەرەکیان بێ قساس بکەن یعنی هەموو ئەو قوانینە کە ناشی لە دینە بۆ نەسڵ و جیلی وریا و ئاگاهی ئیمڕۆ قابلی قبوڵیە یعنی شقی ئەنداوە لە هەموو ئەو ئەرزشانێک کە ئەم حاکمیەتە هەستی چون ئەمە داسەپاوە بەسەریانە ئەرزشی خۆیان نییە خۆیان یعنی زیاترین تەنەفر لە دین لە ئاین لە ناو نەسڵی جوانە هەیە بەخاطرەوە دیمیانەکە چۆن دین دنیای لیان سندووە بە ئومیدی ئاخرەت بە ئومیدەوەی کە بیان باتە بەهەشت دنیایان لێ زەوت کراوە بەڵام ئەو پارە چیلیەکەن ئەو پارە زەریح دروستەکەن ئەیبەن بە تەڵا ئەیبەن بۆ نەجەف و بۆ کەربەلا و ئەچن هەژار و فەقیر و خەڵکی برسی و ڕەشوڕوتی یەمەن و باقی وڵاتانی پێ ئەکڕن یعنی یارمەتیەکانیان ئەبەن بۆ سووریا ئەیبەن بۆ لوبنان سەرفی شیعەکانیەکەن بۆ شیعەکانی عێراق و حەشر شعبیوانە خەرجەکەن لە خەڵکەکەی خۆی درێغیەکەن ئەم خەڵکە کارەکە ئەبینی دوو نەفەر لە ماڵێکە شاغڵە جاران فقط بۆ نمونە ساڵی 96 و 98 شەمسی یا هەتاوی کە ئەبێتە 2017 و 2019 دوو ئاخێزێ ترکرا کە هی برسیەکان بوو هی بێکارەکان بوو هەفتەیە دە ڕۆژ تولی کێشا 1500 کەس لە ساڵی 2019 لیان کوژرا خەڵکیکی زۆر بەسەرشان بوو یا کەفتنە زیندان بەڵام ئێستا ئەبینی نیوەی جەمعیەتی ئێران کە ژنانن تعلقیان بە هەموو چینەکانی کۆمەڵگا هەیە ئیتر گیانیان هاتووەتە نوکی لوتیان لەوە زیاتر تەحملی ئەو هەموو بێعەداڵەتیان نییە چون جەسوورن چون وریا و ئاگاهن حەق و مافی خۆیان ئەناسن ئێوەش شارەتان کرد بێ مافی سیاسی بێ مافی کۆمەڵایەتی لەوە زیاتر ناتوانن تەحملیکەن بۆیە ئاڵای ئیسلام لە چکو سەرپۆشەکانیان نەفرێدن ئەڵێن نەڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری ئێستا لە زانکۆکانە کە قشرێکی ڕادیکاڵ و جوانانێکی وریا و ئاگاهن زیاترین ڕادەی پشتیوانی لە ئەو خواست و متالبە کرێت
ئاڕە سەدیقاکە پرسیاری لێرە بکەم بە حکمەوەی ئێوە با بڵێن ئاگداری زیاتری بارودۆخی ئەوێن و بەهۆی زانینی زمانی فارسی دڵنیام لە ئێمە زیاتر ئەتوانن زانیاری وەربگرن. ئێستا لە دوای زیاتر لە 20 ڕۆژ با بڵێن ئاستی ناڕزایەتی و ڕێپێوان و خۆپیشاندانەکان لە ڕووی ناوچەوە لە چه ناوچەیەکی ئێرانە و لە ڕووی ڕەگەز و تەمەنەوە چۆن دابش بووە؟ هەروە ئەرزم کرد زیاتر جوانەکان و لاوەکانن کە هەن لە مەدانە ژنان دەستیان پێکرد لاوان هاتن پشیبانیان کردووە لە ئاخێزەکانی پێشووە تا ئەمڕادا نەسلی جوان لە مەدانە نەبوو. لە ئاستی سەراسەریایە وتمیکە لە تایبەتمەندیەکان ئەوەیە زیاتر لە 100 شاری ئێرانی لەگەڵە. من هەر بۆ نمونە خەبەری ڕۆژی شەمەم هەیە کە زیاتر لە 12 شاری کوردستان ڕۆژی شەممە 8 ئۆکتۆبر هاتوونەتە سەر شەقام و هەموو زانکۆکان هاتوون لە ئاستی نێونەتەوەی و بێنەملەلیە حمایەتێکی زۆریان لەکراوە چه ئێرانیانێ یا کوردهایە کە لە دەرەوەی وڵاتژین چه خەڵکی ئازادی خوازی و بەرابەری خوازی دنیا یعنی شتەکە وایە کە لە هیچ وڵاتێکە شتیوا ڕوونادا کە ئەگەر ژنێک چوار شاخە قژی لە حجابەکەی هاتە دەرەوە گیانی بنێتەبانیەوە لە هیچ وڵاتێکە شتیوان نەبیستراوە و لە قەرنی 21ەمە بۆ هیچ ئینسانێ قابلی تەسەورنی و قابلی تەحمل نیە بۆیە توانیوێتی لە ئاستی جیهانیە دەنگ بداتەوە. مناڵەکانی ئێمە بۆ نمونە زیاترین سەمپاتیان هەیە حتا بنسبەت باوکو دایکەکانیان کە ئینسانهایەکی سیاسین و هەموو ژیانیان خەبەتیان کردووە دژی نەعەداڵەتی دژی ستەم و چەوسانەوە زۆر ناڕەحەتن لەوەی کە کچێک ئەوێ ئازاد بژیت ئەوەی بە میلی خۆی جلوبەرگ انتخاب بکە بە میلی خۆی شەریکی ژیانەکەی هەڵبژێرێ. ئەگەر باری ئابوووریەکەشی ئینسان بێتە تەنیشتیەوە بێتی پاڵیەوە چ لە حازی چینایەتیە و چ لە حازی جنسیەتیەوە و چ لە حازی نەتەوایەتیەوە بینی بەسەڵەن ژنی کوردستان لەوە خاستەمێکی زیاتریشی لێچێ بە نسبەت ژنە تر بەڵام خۆشبەختانە خەڵکەکە ئەوەندە وریان کە عەلاڕەغمی تەلاشایە کە حکوومەت کردی هێرشی کردە سەر مەقەڕی هێزی ئۆپۆزیسیۆن لە کوردستان لە منتەقەی کۆی و لە منتەقەی زەرگوێز عەلاڕەغمی ئەوەی کە گەرەکی بوو تاوانەکە بخاتە سەر ئەوە کە ئەمە هێزە کوردیەکانن ئەم خەڵکە تحریکەکەن ئەبینین کە نه وانە بوو خەڵکەکە جوابیاندایەوە لە قەلبی تارانە لە دەیان شاری ئەهواز ئەسفەهان زاهدان و بەلوچستان لە شارەکانی دەوروبەری تارانە لە شیرازە لە ڕەشتا لە شماڵە لە مەشهەدا لە هەموو شارەکانە لە تەبرێزە پشتیوانیەکەیان وانە بوو فقط لە کوردستان پشتیوانیان کردبوو چون دەردێکی هاوبەشە و لەبەر ئەوەیش پشتیوانی و اتحاد و هاوپشتێکی هاوبەشیەوێت وە دەردی هەمویانە تەنها دەردی ژنی کورد نەبوو بۆیە هەموو هاتنە مەیدان بەڵام دیارە ئەیانوت کوردستان قەلبی تەپەندەی ئەنقلابیانی ئێستا ناویان ناوە شۆڕش لە سەراسەری ئێرانە نایانەوێت ئەم حاکمیەتە بمێنەوە قەستیان ئەوە نیە بچنەوە ماڵ و دانیشن قەستیان ئەوە نیە دەست لەسەر دەست دابن و بە بڕێک ئیسلاحات و ئاڵوگۆڕ و ڕفۆرم ڕزایەت بدەن. ئێستا لە باڵە ڕفۆرم خوازەکانی ناو حکوومەتەوە زەمزەمەی ئەوە هەیە کە ئەتوانین ئێمە بڕێشتی ئەساسی بگۆڕین حتا ئەکسیاندا نبوو لە یەگانی وێژەی ژنان ینی ئەو هێزە سەرکوتە کە ژنن چارشێوەکانیان لابرد بوو باڵاپۆشیکیان کە تاسەر ئەژنۆیان بوو حتا سەروتریش لەبەر کردبوو لە واقعات چارشێویان فڕەدا بوو پەچیان کە سەر تاپای بەدەنیان داپۆشی لابرد بوو خەریکن بە ئیسلاح پاشە کشێ بکەن بەڵام خەڵکەکە بۆ شەزایەت نادەن خەڵکەکە تەسمیمی خۆی گرتووە تا ئەوەی کە ئەم حکوومەتە نەڕوات و نەڕوخێ و خۆیان دەسەڵات نەگرن بەدەستەوە خەڵیان نیێواز بێنن یعنی زیاترین ناڕەحەتی و زیاترین ناڕزایەتی حال لە ناو چینی جوان و یا دەسڵی جوان و ژنانەکە هیچێکی نیە لە دەستی بدە چی هەیە ئێستا بۆچی محافزەکان ئەگەر دیقەت بدەیت ببوورە ئەوڕەجان ئەگەر دیقەت بدەیت یعنی ئێمە لە ڕاستیە وەکو زاهیرە نە لە تەنیا لە ئاستی ئێرانە ئێمە یعنی ئەوەی من کە دیقەتم دابێ یان بەشێک لەو توێژینەوانەی لە بواری سۆسیۆلۆژیای سیاسی و لە بواری با بڵێن ئەوەی پێدەوتری علمی ئیجتیماعی سیاسی و یان لە باری چینایەتی ئەوەی لە بواری تەصنیفاتی چینایەتی ڕیزبەندی چینایەتی تازە
بە پێی میتۆدی با بڵێن مارکسی خوێندنەوەی تازە ئەکا ئێمە یعنی دیاردەیەک ئەبینین لە ڕاستیە دیاردیەکی گلۆباڵ واتە دیاردیەکی گشتی کە تایدا لەم باڵێن لەم دیاردە گشتیە یان شوناسی ئەم دیاردە گشتێ چییە؟ گەنج و هەروەها ژنان بە تایبەتی ژنانی با بڵێن گەنجنجە لەناو ئەم گەنجانە لە تەمەەن 20 ساڵەوە لە 15 ساڵەوە بۆ سەر تا دەگاتە 30 ساڵ تەنانەت بۆ 35 ساڵ بۆ 40 ساڵ ئەمڕۆ گەورەترین هێزی با بڵێن ناڕازیە لە سیستەمی سیاسی لەسەر ئاستی دنیا. من پێم وایە ئەمە تەبعەن لەسەر ئاستی وڵاتانی ئەوروپاش بگرە و ئەمە کە دێتە ڕۆژهەڵات و با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئیسلامی ئەم هێزە لە ڕووی ژمارەوە زیاترە بێ و تووڕەبوونەکەشی لە ڕاستیە زیاترە بێ. من پێم وایە هەردوو دیاردەکە پەیوەندی بە چیەوە لێرە ئێمە چۆن دەتوانین بیبەستینەوە بە دیاردەیەکی تر کە پێی دەوترێ سیستەمی سەرمایه‌داری جیهانی. ئەگەر دیقەت بدەین سیستەمی سەرمایه‌داری جیهانی لە ئاستی دنیاە بە تایبەتی لەم 30 ساڵی ڕابردوو 40 ساڵ 50 ساڵی ڕابردوو تەراجوعێکی زۆر گەورەکرا لەو مافانەی کە بەرمەبنای یان لە نەتیجەی تێکۆشانی بزوتنەوە کرێکاریەکان و پارتە چەپ و کۆمەنیستەکان فەرزیان کرد بەسەر ئەو دەوڵەتانی ناویان دەوڵەتی ڕەفا بوو یان دەوڵەتانی سەرمایه‌داری لە ئەمریکا و لە وڵاتانی تر. لەگەڵ هاتنی ئەوەی پێی دەوترێ لیبراڵەتی نوێ یان گەڕانەوەی سیستەمی سەرمایه‌داری بۆ سەرەتاکانی وەحشی گەریەتی خۆیە ئێمە مانانە من تەنانەت ئەمڕۆ لە چەندێک کۆڕ و کۆبنەوەکان لە باشووری کوردستان من باسمە کرد تەنانەت دەموت ئێستا کوڕەکەی من لەگەڵ منە لە پێگەیەکی جیاوازی تەبەقیدایە واتە لە ناو خودی تەبەقەی چینی کرێکار ئێستا تەسنیفی تر جیاواز بووە. سەردەمانێک بۆ نمونە لە باشووری کوردستان ئەگەر ئێمە تەمەشا بکەین خەڵکانێکی زوو یعنی سەردەمانێک کە خەڵکانێک دامەزراندن هەبوو لە کەرتی گشتی و جۆرێک لە ئەمانێکی ئیجتیماعی هەبوو لە شوێنی کارکردنە بۆ خەڵک دابین کرابوو لەگەڵ ئەم چەند ساڵەیە کە بە مەد و بە کاتی جیاواز تەشەنەی سند بۆ وڵاتانی دنیا و ئەمە کۆپی پێسکرا لە ڕێگای سندوقی دراوی نێودەڵەتی و بانکی نێودەڵەتی و ڕێکخراوە بەشێک لە ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان یعنی ئەوەی پێی دەوترێ بنیادی سیستەمی سیاسی و ئابووری هەیکەلیەتی ئابووری ئەم وڵاتانە دەستکاری کرا کە لە ڕاستیە بە دوای خۆیە ئێستا شتێک نەماوە ئەوەی پێی دەوترێ مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان کە خەڵک تەمەتوعی پێوە بکاتن. بە پێچەوانەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەر هەندێک لە توێژینەوەکان ئاماژە بەوە دەکەن ئەوانەی لەو تەمەنی سەروی با بڵێن 40-50کانن بە جۆری لە جۆرەکان لە کەرتی گشتی خاوەن کارێکن ئەمانێکی ئیجتیماعیانەیە جۆرێک لە ئیستقرارەتیان بە خۆیانەوە بینیوە ئەمە ڕەنجی داوەتەوە لەسەر باری سایکۆلۆژی و با بڵێن تەسنیف بوونیان. ئێستا ئەوەی لە ئێران دەگوزەرێ من پێم وایە زۆر فاکتەر لە ڕووی تاریخیەوە و لە ڕووی ئاستی گلۆباڵەوە بێکەوە تێکەڵاو بووە بۆتە ئەوەی پێی دەوترێ ژانی لەدایکبوونی گۆڕانکاری تر. بە نەزەری من ئەمە وای کردووە لە بارودۆخی ئەمڕۆی ئێرانە ئەمڕۆ گەنجەکان وە ژنان ئەمان لە ڕاستیە ئەوەی پێی دەوترێ مافی ئابووری نیەتی کاری نییە سۆسیال و بیمە کۆمەڵایەتیەکانی نییە و ئازادیە کەسیەکانیشی نییە و هاوکات ئەمە بە ڕۆژی ڕووناک دەبینی جۆرێک لە اقتصادێکی ڕێعی یان ئابووری بەرخۆری کە لە ئێرانەیە چۆن سەرفەکرێ بۆ پەرچەکردن بۆ تەدەخڵکردن لە وڵاتانی تر. هەر ئەمڕۆ من هەواڵێکم بیست باسی ئەوە ئەکا کە لە عێراق و لە شوێنەکانی تر مەجموعەیەک لە حزب اللهی و عسایبی ئەوەی پێی جەماعەتی خەزعەلی وانە ڕۆیشتون ئەو هێزە میلیشیانە ڕۆیشتن بۆ ئەوەی سەرکوتی خۆپیشاندەران بکەن و بەشێک ئەوەی تەنانەت لە وڵاتانی تری عەرەبی و لە لوبنان و ئەم شوێنانە. ئەم دیاردەیە من پێم وایە ئێمە ئێستا شایەت حاڵی جۆرێک لە نائستقراریەتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی هەموو ڕژێمە سیاسیەکان ئێستا لە دنیاە ڕوبەڕووی شەپۆڵێکی گەورەی ناڕەزایەتیە بنەوە ئەوەی پێ دەوترێت تووڕەبوون یان غەزەبێکی گەورەی بزافێکی کۆمەڵایەتی لە هەموو حکوومەتەکان لە ڕاستیە. من پێم وایە ئەم غەزەبە ئەم تووڕەبوونە ئەمە بریتە لە یعنی لە ڕاستیە لە ناو
لە ناو ململانەی چینایەتی لە ناو ئەم دابەشبوونە چینایەتی ئێمە دەبێت خۆمان ماندوو بکەین و بە دوای بگەڕین نەک بە تێگەیشتنیی کلاسیک لە ڕاستیە کە هەندێک زۆر جار با بڵێن چاپاندی ڕەچەتە حازرەکە بۆ ئەوەی کە خۆی ینی دوورکەوێتەوە لە ماندووبوون و لە هەوڵدان یەکێک لە دیاردەکان من لە ڕاستیە دیقەتم دابێ یەکێک لە ئەوەی پێدەوترێ مەلامح و یان موئەشر و ئیندیکەیتر لەم گۆڕانکاریانی ئێران بەگشتی ئێمە دەبینن خاڵێکی تر لە بیری نەکەین ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان خصوصیەتێکەیە یان تایبەتمەندیەکەیە ئەویش ڕەنگە مەدی تووڕەبوون زیاتر بێ ئەمە لە ڕاستی ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتە چەسانەوەیەکی تر دەچێتە سەرباری چەسانەوەکانی تر بۆی هەویەی قەومیەوە خەڵک لەم شوێنانە لە ڕاستیە دەچەوسێندرێتەوە کە بەداخۆ زۆر زار هەندێک لە چەپەکان اعتراف ناکەن کە ئێمە لە ڕۆژهەڵاتە لە نەتیجەی ئەم دابەشبوونەی ئیمپرالیزمی جیهانی کۆنالیالیزمەوە نەخشەیەک فەرز کرا بەسەر نەتەوە ئازادی خوازەکان نەتەوەی کورد بەم بارودۆخیات بۆیە من پێم وایە بە جۆرێ لە جۆرەکان تێکۆشان بۆ گەلی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە مانایەکی هەیە زیاتر لە مانایە کە لە لای فارسێک و لە لای حەجەمێک و لە لای چی هەیە ئەمە بەمانەی ئەوە نییە ئەم سەرهەڵدانە سەرهەڵدانێک بێ بۆ دامەزراندنی دەوڵەتی قەومی من لە ڕاستیە بەو نەزەرە باسی ناکەم بۆیە ئێستا ئەگەر کات ئێمە تقریبا نزیکەی چەلخولەکێکە قسە ئەەکەین ئاورە سەدیقا ئەو کاتەی چەند خولەچێکمان لەبەر دەستماوە پێم خۆشە تەرکیز بخینە چەند مەسلەیەک لەباری ئەوەی پێدەوترێ داهاتووی ئەم بزافە کۆمەڵایەتیە یعنی ئەوەی کە جەنابتان متابعەتان کردبێ ئەمە هێزێکی گەورەی کۆمەڵایەتی لە ساحەکە هەیە دەیەوێت گۆڕانکاری بکە ئێمە نموزەجی وڵاتانی عەرەبیمان هەبوو بەهاری عەرەبی نزیکە هەمووی چەند ساڵێکە کە تموحێکی گەورە هەبوو بۆ گۆڕانکاری هێزێکی گەورەی گۆڕانکاری هەبوو بەڵام دواتر نەتیجەی ئەوەشمان بینی ئەمە مەبەستمەوە نییە بڵێم دۆخی ئێران کۆپی پێستی تونس و عێراق و فلان فیسارە بێ بەس مەبەستمەوەیە کە تۆ چی ئەبینی لەم بارودۆخە زۆر لە خەڵک ئێسان پرسیارە ئەکا کە ڕژێم ناڕوخێ هەیە ئەڵێ ڕژێم ئەڕوخێ ئەگەر بەمانایشی زۆر سادە باڵێمە پرسیارانە بکەم بۆی سرنجی زیاتر بینەر بابن تەرکیزی بخێنە سەر هەیە پێی وایە ئەمە جوولانەوەیەکە و یعنی لە ماوەیەکی ئینفعالێکە و تووڕەبوونێکە کۆتایی پێدێ هەیە پێی وایە ئەوەی پێدەوترێ جەماعاتی ئەم برادرانەی کە لە دەرەوە بوون ئەمەی قەومی و ناسیۆنالیست و هەندی لیبراڵەکان مریەم ڕەزایی ئەمانە ناویان چی بۆ ڕەنگە تۆ بەڵێ مریەم ڕەجەوی و ئەم حزبەکە ناوی چی بوو مجاهدینی خەڵق بەڵێ مجاهدینی خەڵک یەکێ لە هەندێک لە ئاینەکان باز لە ڕۆڵی مجاهدینی خەڵکەکان لەم گۆڕانکاریانە ئەحزابی تر بەجۆی لە جۆرەکان خەریکی خۆکۆکردنەوەیە چی ئەبینی یعنی ئەم ئەگەرانت لای تۆ شتێک ڕۆشنە هەڕێوا سەرەتا موافقەتی خۆم لەگەڵ ئەو وتانەی کە جەنابەت شارەت پێ کرد لە ئاستی جەهانیە سەرمایەی جەهانی ئەمپریالیسم منیش هاودەنگم لەگەڵت و ئەوەم عەرز کرد کە ئەم نەسڵە شتێکی نیە لە دەستی بدا نەسڵی باوکو دایکەکانیان بە قەوڵی جەنابەت کاری هەیە تەمینی کۆمەڵایەتی هەیە بەڵام قەیرانی ئابوووریە کە سەرمایەی جەهانی و ئەمپریالیزمێک کە چەند قوتبە ئیسە خەریکی ڕقابەتن لە یەکترینا لە ساڵی 2008ەوە ئەو دەستکەوتانش کە بزوتنەوەی سۆسیال دموکراسی لە بڕێ وڵاتە تەمینی دروست کرد بوو بەرەبەر لە خەڵکەکان وەرگرتوێتەوە و ئێستا نەتیجەکەی بووە بەوەی کە نەسلی جوان ئەم جیلە کە ژێری 40 ساڵە تەمینی نەسلی باوکوداکەی نیە و بۆیش لە هەموو هەستی جیهانە ناڕازین بەڵام ئەمپریالیزم بۆ ڕقابەتەکانی خۆی کارێکەکەن کە ئەسلحە تۆلیدکەن ئەسلحە بفرۆشن و هەزینە و بودجێ کە دایەنن بۆ شەڕ بۆ ئەبزاری جەنگی بۆ هەواپەیما و تۆپ و تانک و ئەوانە پوڵەکە لە جیاتیەوە سەرفی ڕەفاهی خەڵکەکە بکەن نائەمنیە کە شەڕ وە خۆیان دایەگرسێنن بۆ سەباسەوە کە ئەو پوڵەش لە خەڵکەکە درەخ بکەن و
تەمەنی بازنشستگی و تەقاعود و خانەنشینی ببەنە سەر وە بانوا و ئەقسام لە ڕفاهی کۆمەڵایەتی کەم بکەنەوە و بێتە سەر ئالتەرناتیڤ لە دروشمەکانە کە لە ناو ئێران دراوە مطلقاً مجاهدین کە حکوومەتێکی تری دینیە و خانمی ڕەجەویش لە شتێک بەسەرە ئەسڵەن مەترەح نییە و لە هیچ کوێک ناوی نەبراوە سەڵتەنەت تەڵەبەکان وەختی ئەڵێن مەرگ بەر ستەمگەر چ شاه باشە چ ڕەهبەر یعنی نە شامان دەوێت نە ئەم ڕەهبەری جمهوری ئیسلامی یعنی حکوومەتی داهاتوو نە سەڵتەنەت تەڵەب و داخوازی سەڵتەنەت و کوڕی شا ئەتوانێ جێگەی بگرێتەوە نە مجاهدین لێرە باڵانس و بەسڵا تەرازووی هێز گۆڕاوە بە قازانجی خەڵکەکە خۆی هاتووەتە مەیدان خەڵکەکە ئاگا وریایە بە تایبەت کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی پێشکەوتووە چون تەجروبەی دموکراسی بووە تەجروبەی بنکەکانی بووە تەجروبەی حاکمیەتی ئەحزاب بە تایبەت حزبی چەپ حزبێک وەکو کۆمەڵی بووە کە لێوێدا شەوراکان لە گەڕەکەکانە بووە شەورای ژنان بووە شەورای شار بووە تەجروبەیەکی هەرچەند کورتماوە هەم لە شارەکانە هەم لە دێهاتەکانە حزوری پێشمەرگەی چەپ و کۆمۆنیستی تێدا بووە کە دەنگ و ڕەنگی داوەتەوە و ئەمان مۆدلێکیان هەیە بۆ ئەو دموکراسیە کە لە خوارەوە شەوراکان و هێزی جەماوەریە خەڵکە کە تەعین کۆنەندەست لە واقع ئەتوانێ ئێرادەی ئەوان بێرێتە سەرکار و ئێستا کوردستان و ئەو تەجروبە بووەتە مۆدلێ بۆ لاوەکان ئەبینن هەر لە سەرتاوە شۆڕشی هەفتاونۆ و ناوتنی کوردستان بە ڕێفەرەندومی جمهوری ئیسلامی ئەژن کوردستان چەشم و چراغ ئیران یعنی جوانان ئەبینن جگەلەوە کە خۆیان بێنە مەیدان پاشەکشێ بکەن بە ئەم حکوومەتە تا ڕووخانیانە بە قەڵی خۆیان سەرنگونی تا ڕووخانی ئەم حکوومەتە بە تەمانین واز بێنن بەداخەوە چینی کرێکار وەکو چین وەکو طبقەیە کە بێتە پشتی ئەمە ئەتساب و ئێترازە هێشتا نەهاتووە بە خاتری سەرکوت بە خاتری ئەوەی تەمینینی ئەگەر ڕۆژەکانەکان لەوانەیە خانەوادەکەی لە برسا بمرێت لەوانەیە کارەکەی لە دەستدا بیکوژن وەکو ئەم جوانانە تا ئێستا مامۆستایان هاتوونەتە پشتی ئەم ئێترازە دیارە ئەوانەیە کە تەمەنیان لە 50 بەرەو ژوورە تۆزێ محافزەکاریشن بە خاتر موقعیەتێکیانە و دەست و دڵیان ئەلەرزێن نەوەک معاشەکەیان ببڕگێ نەوەک ماڵەکەیان لە دەست بنیان ئەنوا وەقسامی محافزەکاری و ملاحزەیان هەیە بۆی ئەو شتەکەیانە لە دەستی نەدەن بەداخەوە لێرە بەو جەسارەتەوە کە گەنجەکان هاتوونەتە مەیدان نهاتوون بەڵام ئەگەر چینی کرێکار ڕێک خراو بێتە پشتی ئەقساب کاروان لە سەنعەتی نەفت و پۆڵا و هەفتەپەوانە وتویانە ئەگەر چیدی مناڵەکانمان یا تەلەبەیە بکوژێ مامۆستاکانمان گرتنی گشتیەکەن و ئتلاعیان داوە لە محکومکردنی ئەم جنایەتە هەڕەشە و تهدیدیان کردووە کە دێنە مەیدان بەڵام ئەم خەڵکە کە هاتووەتە دەرەوە بۆ تا ئەو نازەکە سەدبەندیە کار چزانم جادەکانە بەستێ و دانەدانە جاسوسی مەحەلی سەرکوتکرد شکەنجەگرد ئەوانە عکسەکانیان ئەلاڕەغمی ئەو کۆنترۆلش کە لەسەر ئینترنێت هەیە و ئینترنێت ئەبڕن جیهانی ئەکەنەوە و هەڕەشەیان لێکەنێژن بەشێ لەمانە زۆریان ئێستا خەریکە وڵات بەجێ دێڵن سەرمایەکانیان خەریکن لە ئەوێ ئەبەنە دەرەوە یعنی حکوومەت ترسی لێ نشتووە لەلایەترەوە تەفرەقە لە ناو هێزەکانی خۆیانە هەیە و خامنەی وەختی کۆیانە کاتەوە گەرەکی ڕۆحیان پێ بدە بە هێزی سەرکوت چیدی ناتوانن ئەم خەڵکە بنێنەوە ماڵەوە و ئەم حکوومەتش حکوومەتێن نیە لە ئاین و لە قەوانینی ئاینی و مەزهەبی خۆی پاشەکشێ بکە و بژین اختیارات و ڕەفۆرمهای بکە کە داخوازی و متالبەی سنفی دانیشتووەکان یانە خوێندکارەکانی زانکۆ ئەم ژنانە تەمین بکە بۆیە ڕێگەیەتر نییە جوز ئەوەی کە ئەم ئاخێزە ئەبێ درێژەی ببێ ئەبێ پاڵپشتیان زۆرتر بێ ئەبێ هێزی چینی کرێکار بێتە پاڵپشتی بەڵام لە هەمووی گرنگتر لە گەڕەکەکانە لە مەدرسەکانە لە زانکۆکانە ئەبێ شەوراهای خوێندکاران دروست بێ شەورای مەحەلەکان دروست بێ شەورای ژنان دروست بێ و دانیشن پێشڕەوانی خۆیانیان هەیە لە هەر گەڕەکێکە ئەزانن مشکڵەکە چییە بە خردی جەمعی بە فکری جەمعی ئەبێ هەنگاو هەڵگرن دیارە لێرە وەزیفەی سۆسیالیستەکان و کۆمۆنیستەکان لەباری ئەوەی کە بە قەوڵی فارسیڵێ ڕاهکاری سیاسی بدا بۆ ئەو پێشڕەوانەکە لە مەیداندان و پێشڕەویەکەن و لەواقع ڕەهبەری
کارەکان بەدەستیانە ئەبێ تەبادولی نەزەر بێ ئەبێ ڕەهنمود بدەن نەسڵی ئێمە کە قیامێکمان کرد دواتر بەداخەوە بوو بە زدی ئەنقلاب بوو بە دژیەوە ئەنقلابەوە سەرکوت کرا و ئەم حکوومەتەمان هێنا سەرکار بەبێ ئەوەی فکریەوەمان کردبێ کە چی داعانین لە جیاتی ئەم نەسڵە تەجروبەی کارێ ناکا کە حکوومەتێ بەتە سەرکار کردیسانەوە بە قەوڵی فارسی هەمان ئاش بێت و هەمان کاسە دیارە ئەبێ هەر لە ئێستا لە فکری سازماندانی خۆیان نابن هێزی خۆیان کۆبکەنەوە پێشڕەوانی خۆیان و ڕێگەیەکی رادیکال بدۆزنەوە بۆی هێزی جەماوەر هەم جەماوەری تر بێتەوە تێدادی زیاتر بێتەنەوە ئەترازەکانیان هەمەوەی کە چینی کرێکار ڕێکخراوە و ڕێکخراو بێتە پشتی دۆخاز و متاڵبەکان کە وەختێ تەولید لە کارکەفت وەختی قازانجی سەرمایە نەپارێزرا چۆن سە حکوومەت و ئەوان و ئەنساری حکوومەت مالکی هەموو شتێکن لەواقع ئەوان زەرەکەن وەختی قازانج وەسوود تەولید دەکەن بۆ سەرمایەدارەکان ئیترەویش ناتوانێت وا سەرکوت بکە دەستەکانت خۆش هەوڕۆژیان کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ من کاتێکی وان نەماوە ئەگەر کەمتر لە 1 دقەیەک کۆتایی بە بەرنامەکە ئاهێنم ئەویش ئەوەیە کە لەباری ئەو تێگەیشتنایی جەنابەت دات لەباری چۆنیەتی با بڵێن خۆ ئامادەکردن بۆ گۆڕانکاری و مەسلەی یەخستنی هێز و توانای خەڵک من پێم وایە یعنی لە هەموو تەجروبەی ئەو گۆڕانکاریانی کە لە مێژوو هەیە جگەلەوەی ئێمە لە بابڵێن ئەوەی کە لە کتێبەکان فێری بین و خوێندمانەوەی تەجروبەی خۆمان و لە مێژوو لە ڕاست لە مێژوشدا لە کۆمۆنی پاریسەوە بگرە ئەگەر سری بزافی کۆمەڵایەتی بکەی تا دەگاتە ئەوانی تر هەموو ئەومان پێ ئەڵێن کە خۆڕێخستنی خەڵک لە ڕاستیە فاکتەری یەکێکە لە فاکتەرە گرنگەکانی دروستکردنی بەدیلێکی باشتر و هەر ڕژێمێکی تر ئەم ڕژێمەش بڕوخێ بێتە دەسەڵات ئەگەر خەڵک لە ڕاستیە خۆی تەنزیم نەکردبێ خۆی ڕێک نەخستبی کۆمەلگا خۆی بەهێز نەکردبێ بوونی گۆڕانکاری جەوەری لە ژیانی سیاسی و ئابووری کولتوری کۆمەلگا دەبێتە شتێکی ینی ئەمە بەدینایەتن ڕەنگە فۆرمی ئەم خۆڕێخستنە ئەمڕۆ جیاواز بێ مەسلەی فۆرمی شوراکان لە سەردەمانێکە لەگەڵ ئێستا یعنی فۆرمی تری وەرگرتی بێ لە ڕاستیە ئایا هەمان یعنی لەگەڵ هاتنی سۆسیال میدیا خەڵک یعنی میکانزمی تر هات بێتە پێشبووی ئێمە بیری لێ بکەینەوە خەڵک خۆی تەنزیم بکە بەڵام هێشتا ئەم پرسە لە ڕاستیە پێویستی بە تەتویرە پێویستی بە قسە لەسەرکردنە لە خاڵی لە باری دووەمە ئەویش ئەوەیە پێم وایە ئەمە یعنی ئەم گۆڕانکاریە دەبێتە بەشێکی تر ئەم بزافە کۆمەڵایەتیە لە خەرمانی ئەم تێکۆشانەی بۆ گۆڕانکاری گەورە لە بابڵێن تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستی دنیا لە ڕاستی ئەم پرسە و ئەمە کاریگەری لەسەر بەشەکانی تری بابڵێن تەنان کاریگەری لەسەر باشووری کوردستان نەبێ کاریگەری لەسەر مەدی ئیسلامی سیاسی دەبێت کە لە ئێستا لە باشووری کوردستان چی لە کۆمەلگا دەکات تەنانەت لەسەر ئەو هێزانی تریش بە ناوی ڕموزی قەومی و دینی کە خەریکی با بڵێن لە قالبدانی کۆمەلگان من پێم وایە ئەمانە یعنی تەنیا مخرەجاتی لەسەر کاریگەری لەسەر ناوەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نابێ بەڵکو لەسەر زۆر ناوچەیتر زۆر پرسی تر بێگومان ئەم بزافە کۆمەڵایەتیە لە زۆر دیوی ترە قابل بە گفتوگۆ لەسەرکردن و خوێندنەوە و سەپۆرتی هەموو لایەکمانە خاڵێکی گرنگ لە کۆتایی ئاماژەی پێکۆمەیش ئەوەیە خۆ دوور خستنەوە لە حاڵەتی توندوتیژی من پێم وایە لەم مەرحەلەیە خزمەت بە بزافی کۆمەڵایەتیەکە ڕەنگە ئەمەش خاڵێک بێ با بڵێن خلافی لەسەر بێ تێگەیشتنی جیاوازی لەسەر بێ جێ دێڵین بۆ گفتوگۆی زیاتر من سواس دەکەم هاوڕێ سەدیقە محەممەدی کە لەگەڵمان بووی بۆ ماوەی ئەم بەرنمەیە هیوادارم شتێکمان گفتوگۆ کردبێ لەبارەی پرسی گۆڕانکاریەکانی ئێران منش لە کۆتاییە بە کورتی ئەوە باس بکەم کە ئاستی سەراسەری بوون دروستکردنی کۆمیتەی هاواهەنگی لەبین پێشڕەوانی ئەو بزوتنەوە لە سەتی سەراسەریە ارتباتی کە پێکەوە هێنە هەرچەند حکوومەت بە ئەنواع و ئەقسام تەلاشەکات هەوڵەدا کە ارتباتەکە قەتکا بە ئینترنێت قەتکردن بیا
بەگرتنی پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەڵام ئەبینین لەم تەرازوی هێزا کە گۆڕاوە بە قازانجی خەڵک هێزێکی جەماوەری هاتووەتە مەیدان کە خەیاڵی نیەتە بچێتەوە ماڵەوە و سەرمایەدار و حکوومەتێک کە دەستی ڕووبووە ئیتر غەیرز لاینگرانی خۆی باقی مردمەکە مخالفین و ڕۆحیەیان تازە دایەتەوە جێگەی خۆی ترساون لەواقع حکوومەت لەو خێزش و ئاخێزە قەت ئاستەکە ناچێتەوە ئەو کاتێکە مەسایان گرت و ئەم تەوازونەی قوا گۆڕاوە مطمئنەن پشتیوانی خەڵک لە باشوور لە شارەکانی تری کوردستان وە شارەکانی تری وڵاتە گەورەکان پشتیوانی خەڵکی ئازادیخواز لە سەتحی جەهانە ئەبێتە فشارێک بۆ سەر حکوومەتی ئێران بەڵام لەواقع تەعینی تەکلیفی حکوومەتی داهاتووی ئێران لەلایەن خەڵکەکەیە ئەکرێ هەرچەند دەوڵەتە سەرمایەدارەکان ئەمپریالیستەکان بودجە و پارە ئەدەن ئۆرگانی تەبلیغاتی ئەن اختیاری سەڵتەنەت تەڵەبەکان و ئەوانەیە کە تەرەفداری سەرمایەی جەهانین تەرەفداری بانگی جەهانین و ئەو جناحە تەقویەتەکەن لێرە چەپەکان کۆمونیستەکان و سوسیالیستەکان ئەمێنن کە ئۆرگانی تەبلیغیشیان کەمە ئیمکانی مادیشیان کەمە بەڵام بڕوایان بەڕزگاری هەیە و چینێک لە مقابڵ ئەقلیەتێکی سەرمایەدارە کە لە واقع وابەستەست بەو سەرمایە جەهانیە و بەڕێوەبەری ئەو سیاسەتانەیە ئەبێت تەعینی تەکلیفی خۆی بکاوە ئەو ژیانە کە شیاوی خۆیە دابینی بکە. من جارێکی تر سپاسی ئێواکەم بۆ ئەو فرسەتەی و ئەو ئجازە کە بە منتاندا کە بتوانم چەند قسەی لەگەڵ جەنابتانە بگۆڕمەوە و هیوادارم کە پشتیوانی زیاتر بکرێت هەم ئێوە لە تەریقی کاناڵەکەتانەوە هەم ژنان و پیاوانی ئازادی خواز لە کوردستان پشتیوانی ئەم خەباتە بن و هیوای سەرکەوتن ئەخوازم بۆ خەباتی لاوان و ژنان و چینی زەحمەتکێش لە سەراسەری ئێراندا. زۆر سپاس هاوڕێ خۆشحاڵ بووین. ئێمەش سپاس بۆ بینەران کە ماوەیە لەگەڵمان بوون تا گفتوگویەکی تر لە ماوەیەکی نزیک کە ئێمە بەردەوام دەبین لە پێشکەشکردنی زنجیرەیەک بەرنامە لە خوێندنەوە بۆ ئەم دیاردایە لە ئاستی جۆرا و جۆر و لە ڕوانگەی لە ڕاستیە یان لە ڕوانگە و لە ڕەهەندی جیاوازیشەوە تا پرۆگرامێکی تر کاتێکی خۆش بۆ هەمولایەک سەرکەوتن.